لە ماوەی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایی و پیادەکردنی سیستەمی پاشەکەوتی موچە کەمەندامان زۆرترین نیگەرانی و داواکاریان ئاراستەی حکوومەت و لایەنی پەیوەنددار کرد. خاوەن پێداویستیە تایبەتیەکان دەڵێن لە ژیانێکی سەخت و دژوار ڕۆژەکانی ژیان بەڕێدەکەن و توانای دابینکردنی پێداویستەکانیان نییە. داواکارم حکوومەت لەمە دووە وەکو مرۆڤک مامەڵەمان لەگەڵ بکە جێمان لێ ڕابگری بزانێ کێشەکانمان چییە هەرچەندە دەزانێ چونکە ئێمە کێشەکانمان هەمووی بەپێی یاسا ئێمە دامانە ئەوەیە کێشەکانمان حکوومەت لایەنی پەیوەندیدار تکایە چارەسەرمان بۆ بکەن بەڵام تا ئێستاکە دەتوانم بڵێم 110 یاساکەش تا ئێستا نەخراوەتە بواری جێبەجێکردن بەداخەوە. خۆم خێزاندارم سعیبی دوو مندارانم لە کرێچیدا یعنی معقول نییە حکوومەتێکمان هەبی لەو کوردستانەی کەمەندامان بەخێوکەن. ئێستا پێشتر ئەو ڕێزەی لە کەمەندامان دەجرا لە کوردستان نەمایە. من یەک خۆم سایقم بەڕاستی لە زادەی لێم دەپرسن ینی لەگە مروریش لەگە مروریش کێشەمان زۆر لە پەیدا دەبی. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە هاوکاری وەزارەتی تەندروستی لە ڕێگەی لێژنەیەکەوە پێداچنەوە بە ڕێژەی کەم ئەندامەتی و جۆرەکانیەوە دەکات بە جۆرێک خاوەن پێداویستیەکان ڕەخنەیان لەو لێژنەیە هەیە. وەزارەتی کاریش ڕای دەگەێنێت لاوڵەکانیان بەردەوام دەبن بۆ دەستەبەرکردنی مافەکانیان. ئێمە بەردەوام لەگەڵ ئەوان هاوشانیان بووینە بۆ داواکردنی مافەکانیان و ئەو لێژنانەی کە ئێستا هەن بەردەوامن و ئێمە لە زۆربەی شارەکان کارەکانمان تەواو کردێتەنها لێژنە پزیشکەکانمان لێژنە پزیشکەکانیش لەبەر وردەکاری شەکانیان کەمێک تاخیر بووەوە قەزا و ناحیەکانیش هەر ئێستا بەڕێز جەنابی وەزیر لەگەر ئەنجومەنی شانەوەی کە مندامان دانیشتنیان هەیە لە بەیانی و دانیشتین چاوەڕێن دەکەی کە کێشەکانی ئەوانش حەل بکرێت. لە هەرێمی کوردستان زیاتر لە 100,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە و لە ماوەی ڕابردووش ئەو توێژە لە ڕێگەی ڕێکخراوەکانیانەوە چەندان یادداشتی ناڕەزاییان گەیاندا لایەنی پەیوەنددار بەڵام بەوتەی خۆیان تا ئێستا وەک پێویست هەوڵی چارەسەرکردنی کێشە و پێدانی مافەکانیان نەدراوە. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.